هر گریدای روشیب تایبتیش شبوی شرمزار کرنا وان ایرشین بردام نه تنیا شویدی ایرشین تروریستین برینو کجی کل سر بنگاه بارگین هزین امریکی هف پیمانان و حتی ولاتین سیویل و جهن سیویل نشینی کتین آرمانج کرن کو ابرکه داخوازا مولتش پارزگاری ها حولی هات بو کرن جبوی انجام دانا خوب پیشاندانه که خرفبونه که ناراضی بونه دی پارزگار حولی امید خوشنام راضی بوینه و جواتا پارزگاه حولی راضی بوینه بتایبتی سر و خوب پیشاندانه داخواز جولاتیان جهاتی کنن کو جبوی شرمزار کرن وان ایرشان کل سر هرما کردستان و نافچین سیویل نشین تین انجام دان حاضر ببن همو تخوتچین بچی کو مازن البردریه بارگان تاین هفگرتی السر جاده 100 متری الهولی کدیمان راستخونو که ادلوی دارتین و گاستن جالیه هزن اولهی و آماده کاری تین کرن جبوی وی خرفبونو خوب پیشاندانا شرمزار کردن وان ایرشان زیراتر سرمجار بتایبتیجی انجام دانا چالاکین هوسا حتی چراده کاریگری خو هبد گل برئیس ملا احمد پالانی چالاکوان باجار ادمونتون کانادا بود گل مدابه بحث بکین برئیس ملا احمد ولاتا کی وکی هرما کردستان بیشین زحمته تسنور دولت بینا خو نبت هزا تایبت خو تفه نبت یعنی پرچک کرن و حتی لانه دارایی بخوجی چافکانیات یا نافخو دانه بت چاوه تب تایبتیجی البغدای بت حتی جبوی موچه فرمان برانجی زحمت تو شرعی ولاتا کی وکی ایرانی یا حتی اندی جیب کی جبوی کودما ایرشن وسطین انجام دان هر شرمزار کرنه و انجام دان چالاکین شرمزار کرنیه لی حتی چراده چالاکین وسط کارن ایدی آلی کار بن جبوی راوستان دنا ایرشن وسط دنگ بیت برس کرن ولاتن جهان بین دنگ جبوی کو ریگریه کی سنوره کی جبوی وان ایرشن ایرانی دانا سڵاو لە ئێوە لە بینەرانتان و هیوای ساق و سلامەتی بۆ زامدارەکان دەخوازم و سڵاو لە گیانی شەهیدان بەر لە هەموو شتێک حەزم کرد ئەوە عەرز بکەم زۆر لەو شتانەی کە ئێمە ئێژین حکوومەت نین وانین بەداخەوە چتگەلێک ئەبێ ئێمە خۆمانی لێ خەتای خۆمانی لێ بگرین ئەگەرە کو جاری ئەوەڵ کاتێک جمهوری ئیسلامی هجومی کردە سەری کۆیە ئێمە بێدەنگ نەبوونایە وڵاتەکانی تر بێدەنگ نەبوونایە ئەمە ڕووی نەدا خارج لە گشتی ئەوانە یعنی تۆ محکومکردن جمهوری ئیسلامی تەواوی عمری یونایتد نیشن و وڵاتەکانی وڵاتە دیموکراتیکەکان محکومی کردوون بەڵام ئایا گوێی داوە بەو محکومیەتە مهم ئەوەیە ئێمە چۆن ئەتوانین خۆمان بپارێزین کە جارێکی تر ئەوە ڕوو نەدا لێمان بە بێبوونی هێز ناتوانین خۆمان بپارێزین چون جمهوری ئیسلامی ئەمە یەکەم جار نییە ئەم خۆ پارێزین یعنی یا هەرێمە کوردستانی چۆن خۆمان بپارێزین ئیجازە بدە عەرز بکەم خۆ پاراستن هەموو ئەو دنیا لەسەر منفعەت پیادە کراوە حکوومەتی ئەمریکا بەبێ منفعەت نایەتە کوردستان کوردستانیش منفعەتی هەیە بۆیە یارمەتی ئەمریکا ئەدا لە شەڕی داعشا لە شتەکانی ترا بەڵام بەداخەوە ئێمە لەو بارەوە حیزبێکی کە وەکو حەماس توانیوێتی ئەو هەموو چەکە بۆ خۆی دروست بکە کە بتوانێت یەلی گەورەترین قودرەتی وەکو ئیسرائیلا شەڕ بکە بەڵام ئێمە لە کوردستانە یا وەکو ڕۆژئاوای کوردستان ئەمریکا زیاتر ئەسلحەی ئەداتێت تا ئێمە بۆ ئەگەر ئێمە حەول بدەین یەکگرتوو بین بتوانین بە یەکەوە یەکدەنگ هاوار بکەین لەو بڕوانین حکوومەتی ئەمریکا یارمەتیماندا بەڵام ئێمە لە ڕاستیدا ئێمە احتیاجی ئەمریکایین نەمانتوانیوە مەنافعی ئەمریکا بەو شێوەی کە ڕاستیە لە کوردستانە ئەتوانێت جێبەجێ بکرێ بیپارێز ئەگەرەکو ئەمریکا مەنافعی یەلی ئێمە جۆر بێت بێ ئەم لاولا یارمەتیمانەدا بەڵام ئەمریکا ئێستا مەنافعی یەلی ئێمە جۆر نەبووە ئێمەی وەکو چەک فەقەت گەرەکە هەر زمانێک ئێمەی گەرەکوێ کەڵکمان لێ وەرەگرێ زمانێک کە ئێمەی نەگەرەکوێ وازمان لێنێت ئەگەر ئێمە لە ئێستاوە نەکەوینە خۆمان و نەتوانین خۆمان یەلی ئەو سیستمی جەهانیا ڕێک بخەین فقط وا بزانین ئەمریکا بۆ هەمیشە بۆمانەمێنێتەوە نەوەڵا ڕۆژێک دێت کە ئەمریکا وازیێنێت وەک چۆن لە شوێنەکانی تری دنیا وازی هاورد وەک چۆن لە ئەفغانستان و لە شوێنەکانی تر پاشەکشەی کرد ئەگەر ئێمە نەتوانین خۆمان بۆ خۆمان پایەی خۆمان قەوی بکەینەوە بێ ئەم لاولا وازمان لێنێت
من محكوم كردني جمهوري إسلامي بي أم لا محكوم يكين تمام يعني نوصد بينن طيب تيجي نوصد بينن شرمزار كرنا كنتين هفجرتي يانجي أمريكا ولاتين أوروبا إيرشين نوصين إيراني نارا وصلا اوكي بي ام لا اگر راب وستایت هواوی عمریان ایرانیان محکوم کردو و را نوستاوە ئێمە شێزێکمان نەبووە بەداخەوە مخالفەکانی جمهوری ئیسلامی مان سەرکوب خەفە کرد لەو بەشەی کوردستان یعنی شتێکمان نییە کە دژی جمهوری ئیسلامی ئێمەش وەکو چەک بیوەینە کار بەرابەریان گوێستین ئەوان هەر ئەمان کوژن تۆیش هەر محکومی بکە هەر جارێک ئەو جارکە حەفتا موشەکیدا لە کۆیە ئێمە محکوممان کرد لەو محکومیەتا چیمان پێگەی یەک لامان محکومیەکەین یەک لامان بێدەنگە بین باشە محکومیەتەکە ئەگەرەک و ئێمە فقط بەوە بیۆسین بێژین محکومی بکەین محکومیەت هیچ ناکات ئەبێ ئێمە بۆ خۆمان پایگای خۆمان قدرەتی خۆمان هێزی خۆمان ڕێک بخەین یەک بگرین کە بتوانین بە شێوەیەک وەختیەکانە کەسێک پەلامارمانەدا جوابی بدەینەوە ئەگەرەک و هەروە بێسین بێژین ئەرۆڵا قەینا کوشتینیان و پەنابەخوا ساڵی ئینسانی پەنابەخدا ساڵی 7 جار گورگەی خوارد ئێمەش هەموو ڕۆژێک لێمان ئەدەن فقط ئەڵێن محکومی بکەین محکوم بە تەنهایی هیچێک بۆ ئێمە ناکە من بحثا چالاکیە کرد تایبەتیژی ين كومارا إسلامية إيراني نبتني الهرم كردستاني والدجي ولاتين سيفيل يعني بقشتي العراقي هنا السوري هنا اليمني هنا القلق ولاتين جيهان بتايبتيجي او لهي ولاتات تيكدا لبوتشي ريجريا كتمام سنورة كجالية أمريكا ولاتين زلهيز وجبوي فان شالاكين تيكدارانين إيراني نايتا داران برا اسم الله أحمد نظام كده برسباتات شبه کارکی وان ولاتان جی ایرانی هیئت ناواناف چه دا کارکی پیتکنیان جی چه مسئله؟ بەر لە هەموو شتێک بەڕاستی ئێران بەوشەوە کە ئەڵیان قوی نییە چون ئێران لە ناو خۆیان بووکاوەتەوە یعنی من و تۆ ئەگەر ڕاستیەکە تەماشا بکەین بۆ وەختی من و تۆ ئەزانین ئەمریکای جەزانیە کورد بەلوچ عەرەب تورکمەن هەر هەموو ئەمانە بەڕاستی خودی فارسەکانیش بە شێوەیەک لە شێوەکان مخالفی جمهوری ئیسلامی ئێرانن بەڵام بۆ دنیای غەرب بێدەنگە لە بەرابەریوە بۆ ئەڕوا لە سووریە لە نازانم لە یەمەن لە شوێنەکانی تر ئێران ئەو کارە ئەکا بۆ دنیای پێشکەوتوو لە بەرابەریوە بێدەنگن بێ ئەم لاولات دنیای پێشکەوتوو لەو ڕاستا منفعەتی هەیە وەک ڕاستیەک مەسڵەن حکوومەتێکی وەکو عەرەبستانی سعودی نزیکەی تریلیۆنێک دۆلار ئەسلحە ئەکرێت کوێیتە قەتەرە بەحرینە نازان وڵاتەکانی ترە ئیسا پایگای ئەمریکا لەوێ لەسەر حەسابی ئەوان گشتی کەوابوو حرەکەتەکانی جمهوری ئیسلامی بێ ئەم لاولا وا لە منفعەتی وڵاتە سەرمایەدارەکانە وا لە منفعەتی وا لە بە شێوەیەک لە شێوەکان منفعەت بە دنیای سەنعەتی ئەوان ئەگەێنێت کە بتوانن کرەسەکانیان باشتر بفرۆشن بۆیە بێت ئەوان لە بەرابەری جمهوری ئیسلامی وە يعني هم نرمج إشانة دن هم كتكيش إشانة دن قال لك سباس برئيس ملا أحمد بولاني شالك وانش باجري أدمونتن الكندا إمبرياس كاي في الجال مدابون قال لك سباس بوا